سڵاو بەڕێزان بۆ ئەو هاوڕێیانی داوای ویدیۆی تێرەحڵبەکانیان کردە بوو داوای لێبوردنەکەین کە ناتوانین وەڵامی نامە و تەلەفۆن بینەوە بەڕاستی سەرمان زۆر قاڵە. ئەوی خۆی لە تێرەحڵ بەزانێ کە سەیری کە ئازانێت چی نەمانە کە بۆ نرخی شتکا ئەکەین سەردارمانکە نێمە لە خزمەتای بە ڕوومانتێکن. طبعا هەمووش دەزانن دوێنێم تێرانە گەیشتوون. Gelin bağlayıp yiyebilirim gelin. ڕەنگی کەشی لێوە بەس بۆنەی ئەمە کە جام کردنێتەوە ئەمڕۆ چای متانماشەکەم لەگەڵ ڕێز سڵاو.